کاتی کۆکردنەوەی بەرهەمی ڕەنج و ماندووبوونی جوتیارانە لەمڕۆ ئیدی بەرهەمی جوتیاران وەرەگیرێت لە سایلۆکان هەرچەنەوە بڕێی کە دیاری کراوە لەلایەن عێراقەوە ئەوەش حەقی جوتیارانی هەرێمی کوردستان نییە لێرەژا جارێکی کە غەدر لە هەرێمی کوردستانەکەنەوە ئەم بابەتە گرنگە بە تایبەت ئەمڕۆ کە گەنمی جوتیاران وەرەگیرێت و بەشێکی چێتە ناو سایلۆکانی هەرێمی کوردستانەوە ڕەوانەکرێت وەیە میوانداری بەڕێز شەمسەدین محەممەدمان کردو بەڕێزیان یاریدەدەری بەڕێوەبەری گشتی بازرگانی هەرێمی کوردستان لە ستۆدیۆ میوانی ئەمن بەڕێز شەمسەدین بەخێراتیم کاتت باش. زۆر سپاس بۆ کوردستان بیشتر بۆم دەرفەتە. سپاس بۆ ئێوەش بەخێر بن. بینیمان بەغدا ئەم ساڵ بڕێکی کەمی دیاری کردووە بۆی کە وەرگیرە هەرچەنە تۆنەکەی نرخی هەر تۆنێک نەگۆڕاوە بەڵام ئەو بڕی دیاری کراوە پێتان وایە کە لە ئاستی بەرهەمی جوتیارانی هەرێمی کوردستانە بێت؟ سەبارەت بۆ بڕێ کە بەغدا دیاری دەکا نەک ئەم ساڵی پاریش هەر غەدری لە هەرێمی کوردستان کردیە. ساڵی پار تقریبا 700,000 تان گەنمی لۆ تەخسیس کردین کە وەربگرین ئەو ساڵ بڕەکەی کەم کردەوە کردێت 400,000 ئەو 400,000 ینی جوتیاری مە گەنمەکی زیاتر بەرهەمدێنێ مەجبور دەبێت لە بازار ئەو گەنمە بە هەرزانتر بفرۆشێت. باشە ئێواڵەن 700,000کەش کەم بووە لە کاتێکا کە ئەوەشی کەم کردەوە بوو. بەغدا سیاستەکەی ڕوونە لە هەر وەزارەتە و نەوە سیاستە بەکاردێن دژی هەرێمی کوردستان جگە لەوەی کە بڕەکەی کەم کردەوە هیچ هاوکارێکی سایلۆیەکانیش ناکە نە لە پێداویستی مختبەری تاقیگە نە لە سیانەی دەوری هیچ هاوکارێک ناکە هەوەی کە دەیکا هەموو حکوومەتی هەرێمی کوردستانە ساڵانە بڕێکی زۆر پارەی بۆ هەموو سایلۆیەکانی هەرێمی کوردستان تەرخان دەکا پێداویستەکان دابین دەکا فەرمانبەر دادەمەزرێنی سایلۆ دروست دەکا سایلۆ ڕوویا بە خۆشحاڵی و ئەمساڵ یەکەم جارە گەنم وەردەگیرێ لەو سایلۆیە سایلۆ ڕوویا دروست کرا سایلۆ کەلار دروست کرا سایلۆی هەڵەبجەوە لە ژێر دروستکردن بەگشتی لە هەرێمی کوردستان چەند سایلۆمان هەیە؟ لە هەولێر 2 سایلۆمان هەیە لە دوهۆک 4 سایلۆمان هەیە لە سلێمانی 5 سایلۆمان هەیە بنکەشمان هەیە لە کۆیە بنکەمان هەیە ئەوانە هەمووی گەنمی لێ وەردەگرێ بەڵام بەغدا هیچ هاوکاریەک ناکە نەک هاوکاری دائیرەکانمان ناکە بەڵکو دژی دەوەستی و بەبێ ئەوەی کە یارمەتی جوتیارانیش بدا کە بڕەکەی زیاد بکە ساڵ بە ساڵ بڕەکەی کەم کردەوە. باشە بۆ پێی کە بەغدا بڕێکی کەمی گەنم وەرگرتووە کەواتە گەنم ماوە لە سایلۆکاندا چەندێک گەنم ماوە لە ناو سایلۆکانە نابێتە کێشە بۆ ئێوە؟ گەورەترین کێشەیە کە هەز دەکەم بە بەرنامە ئەو ئیشەی کردیە لەبەرەوەی چەند ساڵە بەشە ئاردی مانگانەی هاوڵاتیان لە سایلۆکانی خۆمان دەیبرد دەیدا ئاشەکان حسەی مانگانە ئەو ساڵ ئەو حسانەی لە کەرکووک و تووزخورمات و مووسڵ بە ئیجباری دای ئاشەکانی خۆمان سایلۆیەکانی هەرێمی وەکو خۆی هێشتەوە نەیهێشت ئەو گەنمە بڕوە کە ئەو گەنمە لە سایلۆکان نەڕۆی مەجبور دەبێت ئێستا تووشی کێشە دەبین سایلۆیەکانمان هەموو پڕ لە گەنم ئەو گەنمەی بۆشی دیاریکردن بە مەجبوری دەبی شوێنی لۆ بکەینەوە یانیش لە ناو پەنکەرەکان دابنێن یان لە ئەرز جێش لۆ تەخسیس بکەین ئەوەش شێشەکی دیکە لە وەرزی زستان دێتە پێش ڕەنگە وەرزی بارانبارین کە هاتە پێش ئەو گەنمە تووشی کێشەوی بارانێک لێ بدا ئەو گەنمە ڕاستە تەلەف بیتن. باشە ئەمە لەگەڵەوەی کە ئێمە زاین بەغدا لە هەموو ڕوویەکەوە و بەرامبەر هەموو وەزارەت و بەرامبەر هەموو کەرتێکی ئەم هەرێمی کوردستانە جرایەتیەکە بەڵام ئێوە لە بەرامبەردا چیتان کردو بۆی کە خۆتان هەوڵ بدەن لە ڕێگەی وەبەرهێنی بیانیەوە بیا خود لە ڕێگەی وەبەرهێنانەوە بێ بە شێوازێکی تر گەنمەکە بەکاربێنرێتەوە بتوانن هەم سوودێک بە هەرێمی کوردستان و بە جوتیارانیش بکات. خۆی ئەو گەنمێک کە وەری دەگرین لە بەشە بودجەی حکوومەتی هەرێمی کوردستانە لە پارەی سیادیە ینی بەغدا پارەی خۆی نییە بداتە جوتیارەکانمان پارەی تەخسیسە لە حکوومەتی هەرێم بەڵام ئەمە ئەو گەرمێک کە وەردەگرین لە جوتیاران ئەوەی کە دەژمینێتەوە جوتیارەکان مەجبورن لە دەرەوە بیفرۆشن بە هەرزانتر بەڵام ئەوەی کە بە خۆشحاڵی و حکوومەتی هەرێم ئیشی لەسەر کردیە دروستکردنی سایلۆیەکانە سایلۆ ڕوویا سایلۆی کەلار هەروەکو گوتم سایلۆی هەڵەبجە لەژێر دروستکردندایە
سایلۆ لۆزاخۆ لە پلانماندا لەو نزیکانە دەست بە دروستکردنی دەکرێت ئەو هەم بەرنامەی حکوومەتی هەرێمە لە سەبوجێ حکوومەتی هەرێم ئێم سایلۆیانە لە سەر چ ستانداردێک دروستکراون ئەتوانن دڵنیایی تەواو بدەن بە جوتیاران بە پێی ستانداردە جیهانیەکانە. باشە پلانێکتان هەیە بۆ ساڵانی داهاتوو کە ئەگەر ئەم سیاسەتەی بەغدا هەڵبەت هەر بەردەوامی شەبێ لەگەڵمانە ئەگەر بەردەوام بوو کەمتری وەرگرت کەواتە ئێوە هەوڵ بدەن پلانێکتان هەبێ بۆی کە ئەم گەنمە ئێوە بتوانن ساغی بکەنەوە بە جۆرێکی تریان پلانێکی بۆ ڕێک بخەن بۆی کە ئەو زەرەرە بەر جوتیاران نەکەوێت. ئەو پلانە دەبی وەزارەتی بازرگانی بە هاوکاری وەزارەتی کشتتوکاڵ لەگەر حکوومەتی هەرێم لۆ ساڵی دابێ پلانی دیکە دابنی ئەوەی ئێستا هەیە پلانی ئەو ساڵمانە ئەو گەنمەکە وەردەگرین و ئەوەی کە دەژمینێتەوە لە هەوڵداین زیادی بکەین لۆ زانیاری ساڵی پاریش ئەو بڕێگەنمە 700,000 تەن نەبوو تقریبا نزیکی 350-400 بوو ینی بە ماندووبوونی ستافی وەزارەتی بازرگانی سەرۆکی حکوومەت گەیشتە ئەو بڕە ساڵی پاریش بڕەشی زۆر کەمیاندا نابوو بەڵام بە زەخت و بە ماندووبوونی حکوومەت هەرێم ئەو بڕێیان زیاد کرد. زۆر باشە بە هیوان ئێوە بەردەوام بن لەگەڵ ئەم هەموو بربەست و ئاستانگەی کە دروست دەکرێت بتوانن ئێوە کاریگەریەکان کەم بکەنەوە بەو پلانانەی کە دانرێ بۆی کە کەمترین زیان بەرجوتیاران و هەرێمی کوردستان بکەوێ. بەڕێز شەمسەدین محەممەد یاریدەدەری بەڕێوەبەری گشتی بازرگانی هەرێم لەگەڵمان بووی. سپاس بۆ ئێوە. زۆر سپاس.